بینەرانی عزیزم کاتتان باش هەروەک ئاگادارن چەند ڕۆژ لە دەستپێکی گەڕی دووەمی شەڕی نێوانە ئەمریکا، ئێران و ئیسرائیل تێپەڕ دەبێت. دیارە هاوشێوەی شەڕی 12 ڕۆژەش ئەم جارە هەر لە یەکەم و دووەم ڕۆژی هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر کۆماری ئیسلامی کۆمەڵێکی بەرچاو لە بەرپرسانی پلە باڵای ڕژیم لە ئاستی سەربازی و سیاسی و لەوانە خودی خامنەی ڕێبەری کۆماری ئیسلامی کوژراون. شەڕەکە تا ئێستاش بەردەوامەوە لەو ماوەیەدا کۆماری ئیسلامیش بە درۆن و موشەکی دوورمەودا وڵاتی ئیسرائیل و چەندین وڵاتی عەرەبی و ناوچەکەی کردووەتە ئامانج. لەم بەرنامە تایبەتەدا سەبارەت بە لایەنەکانی ئەم شەڕە لێکەوتە و کاریگەریەکانی لەسەر داهاتووی ئێران و ناوچەکە بەگشتی و بە تایبەت وڵاتی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە دەدەینە بەرباس لە خزمەت زۆر بەڕێز کاک عوسمانی حاجی مارف سکرتێری کۆمیتەی ناوەندی حزبی کۆمۆنیستی کرێکاری کوردستانی و چەند پرسیارێکی لەم بوارەدا ئاراستاکەین. کاک عوسمان سڵاوت لێبێ و زۆر سپاس کە بەشداری لەم بەرنامە تایبەتەدا. سڵاو بۆ ئێوە و سڵاو بۆ بینەران و بیسەرانی بەرنامەکە و هیوادارم بتوانین بەرنامێکی سەرکەوتو ئامادەکەین. زۆر سپاس. هەروەکو لە پێشەکیەکەیشدا ئاماژەم پێدا کاک عوسمان دوای 8 مانگ لە شەڕی نێوان ئیسرائیل و ئەمریکا و ئێراندا گەڕێکی دووەمی شەڕ لە نێوان ئەو وڵاتانەدا دەستی پێکردوێتەوە و لە ئەمریکاش هەر لە سەرەتاوە لە شەڕەکەدا بەشدار بوو. بە بڕوای بەڕێستان ئامانجەکانی ئەم شەڕەوە ئاکامەکانی چییە؟ پێش هەموو شتێکەوەی کە لە 8 مانگ لەمەوبەرەوە ئەم شەڕە بوو و دوایی وەستا و جاریکە دووبارە بووە، ئەمە کولی سیاست و نەخشەکانی ئەمریکا بۆ ناوچەکە و بۆ ڕەقابەت لەگەڵ وڵاتانی هێزی دنیایترا کە جۆرێک ئەو تاکجەمسەری کە ئامانجی ئەمریکا بوو لە هەموو دنیا بەرقەراریکە، بەڵام هەڵەتە لە بەپی بارزبوون یا دەرکەوتنی وڵاتانی هێزی دنیایتر یا جەمسەری تر ئەو پاکشەکشە بە ئەمریکا کرد. ئەمریکا بۆی کە ئەمە قەرەبوو کاتەوە یا دەور بینێ یا دەوری وڵاتانی هێزی دنیا لە بەتایبەتی رووسیا و چین بخاتەلاوە، پێویستی بۆیە کە ئەم شەڕانە بکە، پێویستێک کە ئەمانە دوور خاتەوە لە دەوری چین و رووسیا. مەسەلەی ناوەڕۆکی ئەم شەڕانە لە هەردوو لە هەشت لە هەژمانەکە هەم لە ئێستاشە ئەوە کە ئێران کێشکا بۆ هاوپەیمانێتی لەگەڵ ئەمریکا و ئەم ئێران بەسەرەن ئەتۆمیەکەشی ببێ موشەکە بالیستەکانیشی بێ نەک 50,000 کەس لە خەڵکی ئێران کوژێ بەس بچێتە ژێر هاوپەیمانی ئەمریکاوە ئەم شەڕە کۆتایی پێهێنێ و هیچ بەرەنگاریەکیش لە بەرابەر ئێرانە ناکە بەمەرجێ لە باسنەی نێوان رووسیا و چین بێتە دەرەوە بچێتە ناو باسنەی ئەمریکا و غەربەوە. زۆر باشە. کاک عوسمان لە وەڵام بە هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیلدا ئێرانیش زۆر بێباکانە هێرشی کردووەتە سەر وڵاتانی ناوچەکە وڵاتانی عەرەبی. بە بڕوای ئێوە ئەم لێکۆتە چۆن دەبینن بەرگەڵابوونی شەڕەکە؟ شەڕەکە هەڵبەتە تینێکی تایە، ناهاوسەنگیەکی تایە، ئەو ئیمکاناتانی کە ئەمریکا هەیەی ئیمکاناتانی کە ئیسرائیل هەیەە کە پیشانیان ناوە لە شەڕی 12 ڕۆژە و ئێستاش زیاتر ئەوەی کە ئێران بتوانێت موشەکەکانی یا تیارەی بگەێنێتە ئەمریکا ناتوانێت بکارە بکە. مثلەن ئەو بنکانی ئەمریکا کە ناوچەکە هەیەی لە ئیسرائیل هەیەی لە سووریا هەیەی لە عێراق هەیەی هەتا لە کوردستانیش هەیەی لە خەلیج هەیەی وڵاتانی خەلیج هەیەی بۆ ئەوی کە پیشانی با بەرەنگاری ئەمریکا بێتەوە بەم جۆرە شەڕەکە، بەم جۆری کە لەمانەبا کەمانش چەند قابلی سوادە بێ بۆ هاوسەنگی هێزی ئێران مەسەلەیەکی جددیە کە من پێم وانێ بتوانێت لە بەرامبەر ئەو هاوسەنگی ڕاگەی لە بەرامبەر ئەو هێرشانی کە ئیسرائیلیکە یا ئەوشانی کە بە تایبەتی کە ئەمریکایکە و ئەم هاوسەنگیە بەڕێی من ئەگەر بە تەوافقێ نەگەن بردەوە کۆتایهێنانی دەسەڵاتی کۆماری ئیسلامی بێت لە ئێرانە ئەگەر هەمەند بۆ پێشم وایە ئێستا تا پیشانیا دوای ئەو هێرشە گەورانی کە کردویی ئەو زەربانی کە هاویشتوێتی داو ئەڵێ ئابادی لەسەر مێزدانیشین. پێم وایە ئێرانیش خۆی بەشێکی مەسەن لاریجانی ئەوان وا پیشانێن کە نایکەن شتیوا کە تۆڵە سەرنەوە، بەڵام لە ژێریشەوە ئیمکانی ئەوەیە کە تەوافقێ بکەن بۆی کە دۆخی ئێران حساسە، زۆر هەستیارە، بۆی هەتا ئەمریکا خۆشیە مازانێ، کۆماری ئیسلامی جزانێت کە ئێران مازانێ. ئەگەر کۆماری ئیسلامی تەواوی کۆتایی پێبێنن دۆخی ئێران تەواو تێگەچێ، ئەوێت پارچە پارچە بێ، ئاهێندەکەی نامعلومە بێ، تووشی جێژاوێکی گەوری سیاسی بێ کە چۆن لە عێراق و سووریا ڕوویاوە کەمە بۆ ئێران خەتەرناکترە، مەترسیدارترە کە دۆخێ دروست دەبێ ئەگەر کۆماری ئیسلامی بەم شێوەیە بڕوخێ. نەک بۆی کە فەرقێکە مەسەرەن بە هەڵسانی جەماوەری بە هێزێکی سیاسی کە
بنەماکەی دیفاع بێت لە خەڵک هەڵەتە ئاڵگۆڕێکی ترەبێ ئەمە ئێستا ئەمە نییە ئەمە کە هێزێکی دەرەکیە ئەمریکایە وەکوتم بەسەرەکەشی باڵادەستی بەسەر ناوچە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و سیاست و نەخشی ئەمریکا بۆ بەژۆندەکانی ئەمریکایان مەرج نییە نەک مەرج نییە ناتوانێت لەبەری کە پەیوەند بە خەڵکەوە نیە ژیانی خەڵکەوە نیە حتمیە کە وەکو ئەو ئایندی حەربی خەلیج عێراقی بەسەر هات سووریاچیان بەسەر هات لیبیاچی بەسەر هات عێراقی بەشێکە بێ و ئەفغانستان چی بەسەر هات ئێران وەکو ئایندێکی لەو بابەتەی دەرگیرە بێ. زۆر سپاس هاوڕێ عوسمان لەبارەی چین و ڕۆسیە بدوێن چین و ڕۆسیە کە دوو هاوپەیمان و پشتیوانی ئێران بوون لە ئێستادا هەڵوێستیان چیە سەبارەت بەم شەڕێکە کراوەتە سەر ئێران؟ دای چۆنە مەسەڵەکە ناوچەیی سەیریکەین یا ململانی نێوان ئەمریکا و رووسیا و چین سەیریکەین تۆ سەیریکە لە داعش و بیگرە لە دوای دەخالەتی رووسیا لە ناوچەکەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە بەتایبەتی سووریا بنکەیەکی گەورەی رووسیا بوو لە داعشا رووسیا زیاتر دەوری بینی بە بۆچووی تا ئەمریکا ئەویان هەوڵیان نابووە داعش بەڵام رووسیا بەرەندەیەکی گەورە بوو لە زەڕۆدان لە داعشا مەبەستەوەی کە ئەم ململانەیە لە تەواوی ناوچەکەیە تەوافقات چۆن شەڕیشیان هەیە ملانەیە تەوافقاتی تایە جۆرێک دروستکردنی شەڕی ئۆکرانیا یا هەڵخرانی فەزایەک لە ئۆکرانیا و هێرشی ئەوروپا بۆ سەر رووسیا جۆرە مەژەڵەت توشکردنی رووسیا بووی کە تەنازولاتێ بڵێن چاوپۆشی بکالەوەی کە دەخالەتی زۆر جدی هەیە هەر زۆر بە ئاسانی ئەسەد لە ناو براوکە بنکەیەکی گەورەی رووسیا بوو و لەما کاتە ئێستاش ململانەکە فراوانترە هەرم ناوچەیە نییە ئەوملانەی لە ئەفریقا هەیە کە رووسیا دەوریتیا هەیە ئۆکرانیا هەیە جارێ ماوەکە کەیسێکە بە یەکلایەن نەگەشتووە قابلی لەم شەڕانی ملانی زرێزەکان دنیا قابلی دانووسانیش هەیە ئیتفاقاتیش هەیە شەڕیش هەیە ئەوەی کە ئێستا جۆرێک من پێم وایە رووسیا چاوەڕێکە دۆخەکە بەرەوکیۆڕەوە خەلهینەکانی ئەم ڕۆژە رووسیا خۆڵێ من بەردەوام تەلەفۆنیم هەیە لەگەڵ سەرکردەکانی ئێرانە بۆی کە بزانێت چیان پێکرێت چۆنەتوان چی بکەن یا ئایندەکەی بەرەوکیۆڕە ڕەنگە لە شوێنێکە رووسیا بڵێ دانیشتن و ئیتفاقکەن بۆ نمونە ئێران خۆی ئەڵێن نایکەینەوەی تەوافقە ئەنی احتمال ئەگەری زۆرە دەخالەتی رووسیا و سین نایانێ بچۆنە ئەم شەڕەوە نایان ئەم شەڕە ببنە بەشێک و هەم بەرگری لە ئێران بکەن و هەم ڕەنگە لە ژێرەوە ئیمکاناتی چەک وشتیان نابێ بە ئێران بەڵام بۆ هەر نایتوانێت هاوسەنگیەکە بگۆڕێ ئەلموهیم مەبەستمەوەیە کە رووسیا و چین چاوەڕوانن بۆ بچوونی من کە دۆخەکە بەرەوکیۆڕە لەسەر ئۆکرانیا هەیە تەوافقی لەسەرکە ئەفریقا هەیە تەوافقی لەسەرکە هەر چەند وڵاتێکی ئەفریقیسە چۆتە ژێردەستی رووسیا و بازرگان لەباری اقتصادیەوە سین بە هەموو شێوەیەک ڕقابەرێکی گەورەی ئەمریکایە کە ئەمانە واقعەکەن کە ئەمریکا جۆرێک لە ململانەکە ئەم دەوری ئەوان لە دەوری چین لەباری ئابووریەوە کەم کاتوە لەسەر ناوچەکە و جیهان لە لای کێشەوە ململانەیەک لەگەڵ رووسیا بەڵام ئەمانە ناتوانانی بڵێن شتێکی دیاریکراوە بڵێ بۆ دیاری بکەیت ئێستا لە سیاسەتی ترامپە هەوڵە ئەم باڵا دەستیە بکە بەڵام ئایا ئەتوانێت ئەمە بەتایبەتی کە نەیتوانێت مەرکەزی لە سووریا دروستکاتەوە وەگەر عێراق تا ئێستا دۆخی عێراق هەمان دۆخی نالەبار و گێژاوی سیاسیە لە هەمان کاتا دۆخی ئێران ئەگەر کۆماری ئیسلامی ڕوخێ ئایندەکەی معلومە ئێران ئەمریکا چۆن نەتوانێت کۆنتترۆلیکە ئەمە پرسیارێکی جددیە هەر بۆشە شەڕەکە کەی کۆتاییە معلوم نییە لە هەوڵی ئەوەشان بە تەوافق کۆتایی پێبێنن. زۆر باشە کاک عوسمان لەسەر کاریگەری ئەم شەڕە لەسەر وڵاتانی ناوچەکە قسە بکەینەوە بە تایبەتی عێراقیش ئایا عێراق لەم شەڕەدا تێوە دەگلێ؟ عێراق مەسەرە بەشێکە لە وەکو بەغا بەشێکە لە سیاسەتی ئێران دەخالەتی ئێران دوای ئەوەی کە لە 2023 کە لە حەربی خەلیجا حکومەتی بەعسیان ڕوخان و ئەم هێزە شیعانە چوارچەوەی هەمانی کۆنتترۆلی عێراقیکە کۆنتترۆلەکەی لەو ڕێگەی بوو کە ئەمریکا جۆرێک عێراقی بۆ ئێران بەجێهێشت یەکێ لەو باڵادەسی کە ئێران لە ناوچەکەیە لە سووریا هەیبوو لە یەمەن هەیبوو لە لوبنان هەیەی بەمعنایە لە فەڵەستینشا دەخالەتی هەیە و لە عێراقا کە تەواو دەخالەتی جدی هەیە ئەنی عێراقی تەواو کۆنتترۆل کردووە بەمانایە کاریگەرەکەی لێەوە بێ کە ئایندی ئەم حکومەتی ئێران چی بەسەریە
کۆماری ئیسلامیی بەسەرێ هەڵەوەشێتەوە یا ئارایشی کە بەخۆی ئەیە هەست ئاڵ و گۆڕێ لە ئێرانە ڕووبە حتمیە کە تەسی لەسەر چوارچەوەی هەمانگی دانێ هەر ئێستا سەیری کە چوارچەوەی هەمانگی لە پێکەنانی حکومەتە تووشی دەرگیری بووە تووشی کێشەیەکی گەورە بووە نەسەر گۆزیران نتوانێت نەتوانێت حکومەتەکەی پێک بێنێ و هەتا تەوافقانی لەگەڵ هەرێمە ناگاتە ئەنجامێک ئەمە هەم بڕی من هەم حکومەتی بەغا چوارچەوەی هەمانگی هەم حکومەتی هەرێم چاوەڕانەکەن ئەم دۆخی شەڕە بەرەوکیۆڕە چی لێن ئاکامەکەی چۆنە بێ دوای ئەوە بیلەوەکەن و ئەم حکومەت دامەزێنن ئەتوانن ئەمێنن نامێنن دۆخەکە بەرەوەی ئاڵگۆڕەکان بەرەوکیۆڕە ئەوە ڕێڕەوی سیاسەتی ئەمریکا لە ناوچەکەیە و ئەم لەبلانەی بینی ئەمریکا و ئێران بەکوێگە ئەمانی خسۆتە ناو چاوەڕوانەوە ئەمە خۆی کاریگەریی گەورەیە ئەگەر مەسەن بۆ نمونە دەوری هێزە شیعەکان تا شیعە لە ئێرانە لاواز بێ یا ئاڵوگۆڕی بەسەر ئەکیدەکە تەسی لەسەر حکومەتی پێکهێنانی حکومەتی عێراق و یا ئایندەی حکومەتی عێراق کە ئاڵوگۆڕێک مەطرحە لە مەنتەقەیە کە ئەمریکای ئاڵوگۆڕەکە بە قازانجی خۆی بێ دائنێ بەڵام ئەمەش وانێک بەمەنە سەرکەوتنی ئێرانە لە کولی مەنتەقەکە ئەویش دوای شەڕش دۆخەکە لامان کاتە دەرگیری ئەمریکا بێتەوە کە ئەتوانێت ئیداری ئەم دۆخە بکە ئەتوانێت مەسەرە بڵین سەقامگیری سیاسی ئەو جێژاوە سیاسی کە 30 ساڵ زیاتر ئەم ناوچەیە بەدەستیەوە ناڵێ بتوانێت کە پێم وانێت ئەو بڵین مەبەستی ئەوەیە کە ناوچەکە لەژێر سایی خۆیان کۆنتڕۆڵکە جێگیری سیاسی لە سایی کۆنتڕۆڵی ئەمریکا بێ بەڵام مادام ململانێکی جیهانی هەیە مادام زلهێزی منطقی هەیە زلهێزی جیهانی هەیە تورکیا لەلایەکە ئێران لەلایەکە ئێران وڵاتێکی گەورە ئەگە پشەیوتم ئەمریکا خۆشی دوایی نازانێت چکە نە ئەڵتەرنەتیڤی هەیە نە سیاسەتی دیاریکراوە بەرامبەر ئایندەی ئێران ئیلا ململانێکە لەگەڵم حکومەتی ئێستایی کات دوایم حکومەتە معلوم نییە سیاستەکانی ئێران ئەتوانێت چی بکە هەرچەندە ترامبڵێ چەند خاڵێکم هەیە بەڵام ئەڵێ ڕۆشنیشی ناکەم بەڵام من خاڵەکانی هەر جۆرێک ڕیکلامیە تەبلیغەیە بەڵام علاقەی بۆ پەیوەندیە کە ئێران تەسلیمی بێیانە زۆر سپاس کاک عوسمان ئەگەر ورتر بینەوە و بە تەرکیز بخەینە سەر پارچەکانی کوردستان ئەم کاریگەری ئەم شەڕە لە هەرێمی کوردستان و ڕۆژهەڵاتی کوردستانیش چۆن دەبینن ئەزای چون مەسەلەکە هەر ئێران نییە وەکوتم سیاسەتی ئەمریکا نەخشەکانێتی لە ناوچەکە ئێستا لە ئێرانە تەرکیز بووە ئێرانە ئەوەی کە شەڕێکی گەورەی و شەڕەکە ئاگرێکە لە ناوچەکە کراوەوە شەڕەکەمە وەکوتم ئایندێم شەڕە چۆن کۆتاییە و هەر ئێستا زانی خەسارەتێکی گەورە لە خەڵک لە ژیانی خەڵک لە جۆری ژیان مەسەلە ئەو تا شارەکانی ئێران لەژێ بردومانە لەژێ مەترسیایە لە لوبناان و سێری کە خەڵک جنوبی لوبناان خەڵک بە لێشا و شارەکان بەجێڵ و ئاوارە بن و ئەوەم زەرباتانی کە ئێران لە ناوچەکەیە بۆ هەولێری هاوێ بۆ خلیجی هاوێ ئەمە شێوانی جۆرێکی دۆخینەکەی ئەمە لە حەزبی ئەمە لە بەیانێکە ڕاماگەیان کە ئەمە ئاگرێکە لە ناوچەکە یاکرێتەوە وەفێنم ئاگرێ سەکراوەتەوە و ئەم ئاگرە چۆنە کوژێتەوە ئەگەر کوژایەوە چ ئاسەواری چێوێ ئاکامەکانی چێوێ یەکێ لەوانەوەی کە بۆ نمونە مەسەڵ بڵێن حزبی دیموکراتی کوردستانی عێراق بۆ بەداخی بەرزانی جۆرێک موقعیەتی فەرقەکە بەتە موقعیەتێکە ڕاستە لە هێنە زۆرتر ئەمریکاییە زۆرتر تورکیاییە ئەمە لەم شەڕای ئەگەر تەوازنەکە گۆڕا بە قازانجی تورکیا و ئەمریکا ئەوانە هەڵبەتی حزبی دیموکراتی یا بازرگان ئیسفادێکی زیاترەکەن ئەگەر ئێران موقعەتی تێک نەشکا جەمعی یەکێتیەتوان ئیسفادێ بکەن بەڵام پێچێکە وەکوتم ئەو تەوازن قوایەنی ئەو هاوسەنگی هێزە نیە ئێران بەرەو ئەوڕە کە ئێستا لاوازە و لاواستیش بێ ئەمە بۆ خودی یەکێتی نیشتمانی تاالبانەکان تاالبانی لێرە زەربێکی گەورەیە بۆیان کە هەر ئێستا یەکێتی نیشتمانی نازانێت چی بکە ئاراستەیەکی هەیە نەخشەیەکی هەیە نە قسەیەکەکە لەوەی کە چێکە هەر ئەوی من لە باخڵ تاالبانی هەر داواکە خوابیان پارێزێ ئەمە قسەی سیاسی ئەو شخصێتێکە لە زۆنی سەوزی بەدەستێت بەرحاڵێن قەزم کاریگەرەکەی وەکو لە قسەکانی پێشتراشتم هەتا پێکەنانی حکومەتەکەیان زەحمەتە حکومەت هێرێمەوە ساڵ زیاتر تێپەڕی انتخاباتەوە بووە بەڵام ناتوان حکومەت پێبێن چاوەڕێی ئەم دۆخاکەدانش چاوەڕێی تەوافقەکە لەگەڵ حکومەتی عێراق ئایندەکەی چۆنە بێ ئایندەی ئەم شەڕە بەرەوکیۆڕە بۆچووی من سیاسەتێک کە ئەمریکا هەیەتی بەرژەوەندی خۆیەتی بەرژەوەندی
نەبەرژەوەندی یەکێتی تایە نەبەرژەوەندی پارتی تایە نەبەرژەوەندی ڕۆژاواشی تایە هیچ لە سیاسەتێکە لە شوێنێکە بەکارانە لە شوێنەکە وازیان لێنە هەروەی کە لەم دەورەیە لەگەڵ حەسەدە و پێدوانە جۆرە پێی ڕاگەیەنن کە ئەمری ئەوان تەواو بووە بەڵام جۆرە مقاومی خەڵک و هەسانی خەڵک توانی ئەم دۆخە ڕاگرێ بەڵام لەگەڵ ئەوشە دۆخەکە لە ڕۆژ ئاوا ڕاگیراوە بەڵام سیاسەتی ئەمریکا سیاسەتی ئیسرائیل سیاسەتی ئەحمەد شەرع نەگۆڕاوە ئەو سیاست هەیە کە منطقەکە بکوێتە ژێر بە تایبەتی سووریا بکوێتە ژێر کۆنتترۆلی ئەحمەد شەرعەوە جامە چەند سەرەکەی باسێکی ترە بەڵام ڕۆژئاواش لەژێر هەڕەشەی لەژێر هەڕەشی پاشەکشی گەورەترە و ئەم هێزە کوردیانش لە کوردستانی عێراقا لەژێر هەڕەشەیەکان لەژێر ئایندەیەکان کە نامەعلومە هەوڕێ عوسمان پێم خۆشە زیاتر تەرکیزێکیش بخەینە سەر هەر ڕۆژهەڵات سەبارەت بەمانە هەڵوێستی بەڕێستان یا ڕوانگەی بەڕێستان بۆ ڕۆژهەڵاتی کوردستان لەم شەڕەدا بزانین حزبە کوردیەکان بەتایبەت ئەوانەی کە مەسەڵەن بڵێن چەند حزبێکن لە کوردستانی ڕۆژهەڵاتە یا لە کوردستانی ئێرانە بەناوی بەرەی میلی کورد کە ئەمە مشکلەکەیمان ئەزانین چۆنە نەک ئەوان مەسەڵەن بڵێن موجاهیدین کوڕەکەی شا بەعزی هێزی تر لین چاوەڕێکن ئەم شەڕە ئەم ئیسفادە لەم شەڕە بکەن ینی بەرهەمەکانی کۆتایی شەڕکۆکەنەوە ینی ئەمە هیچ پەیوەندیێکی بە خەڵکەوە نیە چمانایە بەرهەمەکانی کۆتایی شەڕ شەڕێکە وێرانکاری تیابێ شەڕێکە چاوەڕێکن کۆماری ئیسلامی لەم ڕێگەوە بڕوخێ و خۆیان بنە بەشێک چۆن مەسەڵەن بۆ نمونە من حەربی جەنگی خەلیجی یەکەم کە ئەمریکا نۆفلای زۆنی بۆ کوردستان دروست کرد پارتی و چێتی توانان ئیسفادەی لێ بکەن لە پێش شابەرەیە بوون یەک بوون هاتن کە ئەم ناوچەیان داگیر کرد بوو بە شەڕی ناوخۆ لە بینی خۆیانە بەڵێن ئەو پێک هاتێش کە ئێستا لە کوردستانی ئێرانە لە بەشی لە حزبە کوردەکانە هەیە بەرەیە کە پەیجی هین نییە سەخامگیر نییە ناتوانێت سەخامگیرێ ئێستا شتێک کۆی کردوونەتەوە کە لە بەرامبەر کە ئیسفادە لە سیاسەتی ئەمریکا بکەن ئیسفادە نەخشەکاری ئەمریکا وەختێک دۆخەکە دامرچێتەوە ئەبێ ئیداری کۆمەڵگە بکەن ئەبێ بزان چیەکەن ئەبێ چۆن خۆیان دامەزرێن بەڕێ من هەموو شەش حزبن چەندێکن لە کوردستانی ئێرانە قابلیەوە کە بکەونە بەرامبەر یەک بژاک لە بەرامبەر ئەوە دیموکراتە دیموکرات لە باربەر بژاکە ئەمانی کە لەبەر لەگەڵ پێکهاتەکانی ترا کە هەموو ئەمانەکەونە وەکو چۆن زۆنی زەرد و زۆنی سەوز لەژێر ڕەنگە شین و مرد زۆنی شین و مرد دروستکەن کە دۆخێکە بە زەرری خەڵکە بە زیانی خەڵکە باشترین ڕێگە ئەوەیە کە بگەڕێتەوە بۆ دەوری خەڵک ئیرادەی خەڵک دەسەڵاتی خەڵک دەور و دەخالەتی خەڵک دەسەڵاتی سیاسی ئەمانە ئەو هێزانە نین و ناشیانە ئەوە بکەن و خازانشیان لەوەیانە ئەگەر ئەوە بکەنە لە بەرامبەر خەڵکە خەڵک ئیرادە بکە و خەڵک ئیرادی ئەوانە هەڵەوەشێنەوە ناتوان دەورێ بێتن بەڵێ من باشترین ڕێگەوەیە کە هەوڵ ڕێگەیەک بۆ ئایندی ئەم دۆخە کۆماری ئیسلامی ئەڕوخێ چی لێت ئایندەکەی چۆنە بێ ناڕوخێ یا دەخالەتیان لە مقابلە ڕێخستنی خەڵک ڕابەریکردنی خەڵک دەوری خەڵک چەگاربوونی خەڵک بە پێ ئەوەی کە پێویست بێ ئەوە خەڵک خۆی ئیداری خۆی بکە بە خۆی و هەموو شتێک شەفاوێ بۆ خەڵک لەباری ئابووری لەباری پێکهاتەکان لەباری سیاسی لەباری کۆمەڵایەتی کە ئایندەی خەڵک بێتە دەست خەڵک خۆی بڕێ من ئەو هێزانەی کە وەکو ئاگادارم مەسەڵەن حزبی کۆمۆنیست یا کۆمەڵە مەسارێکە بەعزێ لە کۆمەنتی کرێکاری ئەیانێ ئەو ڕێڕەوە بگرنە بەر کەمە ئەمە واقعیەترین ڕێگەیە بۆی کە خەڵک نەجاتی بێت لە ملانی ئەم هێزانە نەجاتی بێت لە شەڕی جیهانی شەڕی ناوخۆ ناموو شتێک ئەبێ خەڵک ئیرادە بکە تەواوی ئەم پێکهاتانە بێ ئیرادەکردنی خەڵکە و ئەم هێزە کوردیانەش بڕێ من شەریکن لەوەی کە خەڵک بێ ئیرادە بکەن زۆر سوپاس کاک عوسمان من پرسیارێکم نەماوە ئەگەر خۆتان دەتانەوەی ئاماژە بە شتێک بکەن کە لە تولی بەرنامەکە ئاماژەتان پێنەداوە بفەرمونون بەچێکی لەوانە دەربارەی کوشتنی خامنەیی کە کۆتایی هات ئاگادارم کە دڵخۆشی لە شارەکانی داران ئەسفەهان کوردستان خۆشحاڵی خۆیان دەرەبڕن بەرامبەر ئەوەی کە خامنەیی کوژراوە ئەمە خامنەیی لە شەڕێکا کوژراوە بە دادگای خەڵک محاکەمە نەکراوە خامنەیی تاوانبارێکی گەورەیە تاوانبارێکە کە کوشتنی بە کۆمەڵ حکومەتێکی پێناوە حکومەتی ئەدام کە حەقی خەڵکە ئەمە دادگاییکە حەقی خەڵکە کە من
نەفی دڵخۆشیەکەیان ناکەم خەڵک بەڕاستی ئەزانم دیارە شادمانن بۆی کە ئەمە ڕوویاوە بەڵام بەداخەوە تاوانبارانی ئەمریکا و ئیسرائیل کە خۆیان لە غەزەیە چەنەها جەریمەیان کردووە لە رووسیا لە سووریا جەریمەیان کردووە لە شوێنیکایە لە عێراقا کردویانە خۆشیان تاوانباران چون تاوانبارێکیان کوشتووە ئەمە هاوکێشەکە جۆرێک فەرقەکە هەرچەنە خەڵک پێی خۆشە هەرچەنە من ئەبێ خەڵک کۆماری ئیسلامی لە خێرا کۆتایی ببێنێ و کوتم دەسەڵاتی خۆی دامەزرێنێ بێچێ لەوانەی کە خەڵکی ئێرانی بە ئیرادە کردووە دەسەڵاتی 40 ساڵی کۆماری ئیسلامی خامنەیە کە ئەمانە بێت لەلایەن خەڵکەوە دوای ئەمەشت هەموو ئەو سەردانە ئەبێت دادگایی بکرن لە دادگاکە دادگای خەڵک بێ دادگایکە ئایندەکەی خۆشگوزەرانی بێ ئارامی بێ دەور و دەخالەتی خەڵک بێ ئەمە لەم شوێنەوە بێ سەیری ئەم حاڵەتە بکەین نەگرەوەی کە خامنەی ڕۆشتووە ئەم دڕندانە هاتوون چارەنووسی ئێرانە گۆڕن زۆر چۆن لە ئەسەد ڕۆژ ئەحمەد شەرع هاتووە سەدام ڕۆشتووە هێزی مجموعەی هێزی شیعە هاتوون درەندە ڕۆشتووە درەندەیکە هاتووە بۆ چوونی من ئەمی کە ئێستا خامنەی ڕۆشتووە نمونەی ڕەنگە نمونەی کە بێن بۆ ئەمریکا چێ سیاسەتەکەی ئەو جێبەجێکە چێ نەخشەکانی ئەمریکا جێبجێ چێ بەرژۆندەکانی ئەمریکا پارێزێ ئەجا درەندەترین کەس بێ هەر بۆ زۆر سادە ئەبینین ئەمە زۆر لێکدان و تیۆریزی ناوێ ئەحمەد شەرع ئەمریکا 10 ملیۆنی دانابوو شوێنەکەی پیشان بن بیگرن تیرۆری کەن لە وەکو سەرکردەیەکی داعش لە ناوی بەرن بەڵام هەر خۆی ڕێگەی پیشان نابێتە ناو سووریا و ڕژێمەکە بگۆڕێ و لەباتی ئەسد بێتە ئەحمەد شەرعی کە ئێستا پشتیوانی گەورەی ئەمریکا دژی هێزی میلیشیانیە ئەمریکا دژی چەوسانەوەی خەڵک نییە دژی کوشتاری خەڵک نییە بە غەزە بە ڕۆژی ڕووناک چەندەها کەسە کوژە ئەمریکا ئەترازێکی نەبوو بەرامبەرەمە لایەنگەریشی بوو هەروەی کە مەسەلەی ئیسرائیل بێتە باڵادەست لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەنی ئەم مەبەستمەوەیە کە خۆیان ئەمانە درەندن هینەکەی لەوێیە ناهاوسەنگەکە مەجموعەیە درەنجە چون شەڕی ئەمەش لە خامنەی بڵێم لە شەڕێکا کوژراوە لە شەڕێکا لە بینی ئەمریکا و ئیسرائیلە نەک دادایی پێ بە دەسەڵات و دەوری خەڵک زۆر سپاس بۆ بەڵێ ئازیزان و خۆشەویستان بەم شێوەیە گەیشتنە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمانە زۆر سپاس کە تاکو ئێستا بینەرمان بوون سەرنجتان بۆ درێژە بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ڕادەکەشن.